بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەریەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ستودیۆیەکەم. هەڵبەت بابەتی تەوەریەکەم یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگ و کاریگەریەکان لە ناو هەرێمی کوردستان، ئەویش سێکتەری پەروەردە و پرۆسەی خوێندنە. هەڵبەت بە دیاریکراوی من باسی پەروەردەی ڕۆژئاواکەم لە سنووری پارێزگای سلێمانی کە چەندین خوێندنگە لە خۆگرێت، ژمارەی خوێندنگەی زۆر لە خۆیەگرێت. هەڵبەت لەگەڵ ئەوەش پرۆسەی نۆژنکردنەوە لە زۆربەی خوێندنگەکان لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا دەستی پێکرد. وەک ئاماژەم پێیا بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز مامۆستا بەناز ڕەمەزانم لەگەڵایە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی. مامۆستا بەناز بەیانیت باش. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆیەوە، سپاس بۆ دەرفەتی کە داوتانە بە کادرێکی پەروەردەی لێرە. زۆر سپاس. مامۆستا من وەکو لە سەرەتایە باسم کرد سنووری پەروەردەی ڕۆژئاوا ژمارەیەکی زۆر خوێندنگە لە خۆگرێت. ئەگە بکرێت باسێکی پەروەردەی ڕۆژئاوایەکێ کە لە پەروەردە گەورەکانی وەزارەتی پەروەردە باشە، هەر کۆگەر سەیری مێژووی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاواش بکەیت، زۆربەی پەروەردەکانی چواردەوری سلێمانی یا سنووری پارێزگای سلێمانی لە پەروەردەی ڕۆژئاوا جیابۆتەوە. بۆیە سنووری بەڕێوەبەریمان زۆر فراوانە، 420 خوێندنگا لە خۆیەگرێ، 160,000 خوێندکار و کەسرێک لە خۆی ئەگرێ، بە دیاریکراوی بە فەرمانبەر و سەرپەرشتیار و مامۆسا 18,000 و کەسرێک مامۆسا لە خۆی ئەگرێ. بەڵێ ئەی باخچەکان مامۆسا هەر باخچەکانیش لەسەر ئێمەیە، لەسەر بڵێن سنووری بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا 42 باخچەمان هەیە لە زمانی ئەو 420 خوێندنگا و باخچەیە بە ئامادەیی و بنەڕەتی و باخچەکانەوە. مامۆسا مەبەست بە حکومی و ناحکومیەوەیە؟ نەخێر، بەس حکومی. بەس حکومی. حکومی. ئەی ناحکومی ئەگەر ناحکومیەکان تا هەمووی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە، بەڵام ئەوانی کە ئەکەونە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاواوە کە چەند خوێندنگایەک لە خۆیەگرێ لە کاتی تاقیکردنەوەکان ئێمە سەرپەرشتیانەکەین. بەڵێ مامۆستا بەناز بە باسی نۆژەنکردنەوە بکەین. هەڵبەت پرۆسەی نۆژەنکردنەوە لە بەشێکی زۆری خوێندنگەکانی سنووری بەڕێوەبەرایەتیەکەتان دەستی پێکردووە. ئەگەر بە دیاریکراوی پێمان بڵێ چەند خوێندنگە نۆژەنکراوەتەوە ئەم پلانە بۆ ئەم ساڵیش بەردەوامە بێت؟ ئەگەر باسی داتای ئەو کاتەوەکەی کە من دەست بەکار بووم کە گەڕێتەوە بۆ 2 ساڵ و 6 مانگ، بەڵێ لە ماوەی 2 ساڵ و 6 مانگی کارکردنمە بەس لە سنوور بە بودجەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا و بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەتی پەروەردە زیاتر لە 250 خوێندنگا لە سنووری بەڕێوەبەرایەتی من ئیشیان بۆ کراوە. ئەو ئیشەی کە کراوە مەرج نییە هەموو پێداویستی خوێندنگاکە دابین کرابێ، لەوانەیە لە یەک بابەتە ئیشکرابێ. بۆ نمونە لەوانەیە ژوورێک خراپ بوو بێت چاکمان کردبێتەوە، لەوانەیە پەنجەرەشکا بێت چاکمان کردبێتەوە، بەڵام کۆمەڵێک کەسایەتی زۆر پرۆسی نۆژەکردنەوەکە گژیر نەبوو لەو خوێندنگا. نەخێر، بەپێی پێویستێککە بودجەی خۆمان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی وەزارەتی پەروەردەش بودجەیەکی دیاری کراوە، تۆ ناتوانی لەوە لابەی، بەڵام تۆ گەربێت و خوێندنگایەک بە کاملی نۆژەن بکەیتەوە پارەیەکی زۆر زۆریە بێ. یعنی تۆ لە ماڵێکی بچکۆلەوە سیرکە کە نۆژەنیەکەیتەوە ئەنجا بۆ مەکتەبێک کە 1000 تەلەبەیتیان توانین بڵێن ستێپ بای ستێپ بێ؟ بەڵێ بەتەئکید. بەڵام ئێمە زۆر کەس هاوکاری پەروەردەیە بە دیاریکراوی لە ناویانە ماوەی 2 ساڵ و 6 مانگە کۆمپانیای ئانزۆ کە کاکاوڕێ شێخدارۆ سەرپەرشتیەکە بە خۆشحاڵیەوە بەبێ وەستان لەگەڵمانە بەردەوامە لە نۆژەنکردنەوەیە، بەڵام ئەوان سەقفێکی زەمەنیان نییە بۆ بودجە ئەچنەر خوێندنگایەک ئەوەی لەمپەر بێت لە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەوان ئیشیان لەسەر کردووە و زیاتر لە 5 خوێندنگا لە داخستن ئەوان کردویانەتەوە بۆ ئێمە. ینی 5-6 خوێندنگامان هەبوو هەرداخراوە، ئەوانی وایان کردو خوێندنگاکان بکەینەوە دووبارە خوێندکاری تێبەرینەوانێ و زۆر خوێندنگاشمان هەبووە مەترسی داخستن و ڕووخانیە بووە، ئەوان بە زووی هاوکاریان کردوین و بەڵێنیشیان داوە کە بۆ ساڵی 2025 بەردەوام بن لەگەڵمانە بەپێی ئیمکانیەت و توانای خۆیان. بەڵێ جگە لە کۆمپانیای ئانزۆ وەک ئاماژە پێ مامۆستا بەناس هیچ کۆمپانیایشتر یاخود هیچ ڕێکخراوێکی تر یاخود جگە لە لایەنە پەیوەندیدارەکان بەڵێنی ئەویان پیاون کە لەم ساڵدا هاوکارتان بن لە پرۆسی نۆژەنکردنەوەی خوێندنگەکان؟ بەدڵنیاییەوە زۆرێک لە کەساتیەکانی دەوڵەمەندەکانی شاری سلێمانی هاوکارێکی باشی پرۆسی پەروەرداکەن، لە ناویانە کاک جەمالی حاجی عەلی، مەریوانی حاجی جەمال و مەکتەبی سکرتارێتی بەڕێز مام جەلاش بە بەردەوامی موا دەکڕێ بۆ کارگەی دارتاشیەکانمان بۆ ئەوەی ڕەحلە و وایتبۆرد و دەرگا و پەنجەرە دروست بکرێ. ینی من سوپاسی سکرتارێتی بەڕێز مام جەلالیش یەکەم کە ئەوانیش زۆر هاوکاری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوایان کردووە بە کڕینی موات. حتا باخچەمان هەبووە
یعنی زیاتر لە 25 ساڵە کەلوپەلەکانی نەگۆڕاوە 20 ساڵ بۆ کەلوپەلەکانی نەگۆڕاوە بەڕێزیان وادەکانیان بۆ کڕێوین بردومانتە کارگەی دارتاشێکی خۆمان لەوێ کەلوپەلەکانیان هەر هەمووی بۆ دابین کردوین ئێساش بە بەردەوامی ئاگادارمانەکەنەوە چ خوێندنگایەک شتی پێویستە ئەوان بەس موادمان بۆ کڕن ئێمە کارگەیەکمان هەیە لەو کارگەی خۆمان ئەتوانین پێداویستەکانی ناوەندی خوێندن دروست بکەین بەبێ حەقدەست لەبەروی کارگەکە بە کاملی هەیە ئەویش لە دروستکردنی دەرگایە پەنجەرەیە ڕەحلەیە وایت بۆردە مێزە تاقمی قەنەفەیە بەس ئەوەیە ئێمە بودجێکی وامان لەبەر دەسانی خۆمان وات کڕین پێداویستەکانی دابین کردەوە کارگەیە بەڵێ زۆر ئێمە گەر بەڕاستی چاودێری پیجی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوەکان خۆشمان چەندین جار سەردانی کارگەکەکەین کارگەکە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە کار بۆ دە پەروەردە ئەکا بەڵام من سوپاس یەکەم کە زۆر ئیشی بۆ ئێمە کردووە لەبەرەوەی ئێمە گەورەترین پەروەردەی سنووری پارێزگای سلێمانین و یەکێکین لە پەروەردە گەورەکانی وەزارەتی پەروەردە بۆیە زۆرترین کاری بۆ کردوین. بەڵێ مامۆستا بەناز من پرسیارێکم هەبوو بۆی بەسەرما تێ نەپەڕێت لە ساڵی پرۆسی خوێنی 2024 بۆ 2025 لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا چەند خوێندکار لە پۆلی یەک وەرگیراون مەبەستماگەر ساڵی 2024-25 11,000 کەسێک خوێندکار لە قۆناغی ئیسەرەتایی وەرگیراوە. باشە مامۆستا بەناز جیاواز لە پرۆسەی نۆژەنکردنەوە بەنیاز نین خوێندنگە بنیاد بنێن لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا خوێندنگەی تازە دروست بکرێت. بەڵێ لە ماوەی ئەم 2 ساڵی کارکردنی منە زیاتر لە 7 خوێندنگا بۆ 8 خوێندنگا کراوەتەوانێ بەڵام ئەو خوێندنگانی کە کراونەتەوە یاخو کە لە بناغەوە دروست کراون هەمووی لەسەر ئەرکی دەوڵەمەن و خێرخواز و یاخو با بڵێن کەسایەتیە دیارەکانی ناو شاری سلێمانی بووە کە ئەمە سوودێکی زۆری بە ئێمە گەیاندووە لە پەروەردە بۆچی ئەو خوێندنگانی کە تازە دروست کراون ئەو 7 خوێندنگای کاڵم لە ماوەی ئەم 2 ساڵ و 6 مانگایە دروست کراوە هەمویان لە دەرەوەی شار دروست کراون لەبەرەوە ئێمە لە دەرەوەی شار کێشەی بینامان هەیە کێشەی کەمی بینامان هەیە چونکم لە دەرەوەی شار ڕۆژانە سیتیەکان گەشاکە دروست ئەکرێ ڕۆژانە خانووی تازە دروستە بێ خەڵک زیاترە چێتە دەرەوەی سنووری سلێمانیە با بڵێن چواردەوری سلێمانی ئەمە لەو دەرەوەی شار و لە ئەطرافی شار کێشەی خوێندنگامان زۆرە بۆیە ئەو 7 خوێندنگایە کافی نییە بۆیە تەمەناکەم وەزارەتی پەروەردە لە بودجەی تازەی ساڵی 2025 بڕێکی باش تەرخان بکە بۆ کردنەوەی خوێندنگای تر بۆی ئەو هەڵ ئاوسانی خوێنکار و میلاکەمان هەل ببێ لە دەرەوەی شار و لە چواردەوری شار. بەڵێ کاتە مامۆستا بەناز بە پێ و پلانیا خود بەپی ئەو ڕووپیوەی لای بەڕێستان هەیە لە ئێستا پێویستان بە دروستکردنی چەند خوێندنگەی ترێبێت لە ناو شاری سلێمانی یاخود لە ئەطراف و دەوروبەر داتا و ئامارەکان بڵی ئێستا حالیان من پەکەم کەوتۆ شوێنێک هەیە مەکتەبیتیانە ئەمەمان نییە بەڵام ئێستا بۆ نمونە خوێندنگام هەیە لە کانی گۆمە 1800 تەلەبەیتایە ئەو 1800 تەلەبێ پێویستی بە 3 خوێندنگایە هەمووی لێک خوێندنگایە بۆیە من ناتوانم ئێستا بڵێم وەڵام من دە خوێندنگا کێشەی من حەلەکە چکە ڕۆژانە لە گەشەکردنایە دانیشتوان ڕۆژانە تۆ دەرەوەی شار لە سنتەری شار ئێمە ئەو گرفتەمان زۆرە لە پەروەردەی ڕۆژئاوا نازانم ئایا پەروەردەکانی تر ئەو گرفتەی منیان هەیە یان نە من لە سنتەری شار خوێنکارم کەم بۆتەوە مامۆساشم کەم زۆرە باشە لە دەرەوەی شار خوێنکارم زۆرە مامۆستام کەمە بەڵێ لەبەرەوەی ئەو مامۆسانەی کە ساڵانە لە دەرەوەی شار خزمەتی خۆیان مامۆستام پرسیاری ئەو ڕێژەی هەڵاوسانە بکەمە ببوورە یعنی پلان چارە سەرچێ بۆ ئەمە وڵی پلانەکە بڵێ من خۆم لەگەڵ جەنابی وەزیر قسەم کردووە لەگەڵ بەڕێوەبەری گشتی سلێمانیش قسەم کردو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی ئیلان ئەبێ بەپێی خاڵ و خزمەت کۆمەڵێک لەو مامۆستایانە بەڕاستی ئەوەی کە دەرەوەی شاری تەواو نەکردو بیان گەڕێنەوە دەرەوەی شار چکە زۆرێک لە مامۆستامان هەیە خزمەتی دەرەوەی شاری تەواو نەکردووە هاتۆتەوە ناو شار ئیلان ئەبێ ئەمانە تا ئێستا بەس بە شەفەی بە نووسراونە ئەمە بێ بە نووسراوێک بێ لە وەزارەتەوە بۆی کە من دەستم بەم ڕێکخستنەوەی میلاکە کرد ئەم شخصە ئێستاتیاتی لە 25 ساڵمە لە ناو شارە بۆچی چۆن بچمەوە دەرەوەی شار ناتوانم ینی تەمەنێکم هەیە نەخۆشم بەڵام ئیلانە بێ بە ئەنووسراوێک بێ لە وەزارەتەوە بۆ ئێمە بێ تاوەکو بتوانین دەستکراوە بین بۆ ڕێکخستنەوەی میلاکەکە خوێندنگامان هەیە 7-8 مامۆسایتایە 200 خوێنکاریتایە خوێندنگاشمان هەیە 500-600 تەلەبەیتایە لەوانەیە 30 مامۆسایتیا بێ هەموو ئەو مامۆسانی کە لە دەرەوەی شار دەرسەڵێنەوە کەمترین بە شەوانەیان 24 و 25 ئیتر تا 30شیتایە ینی مامۆسای هەموو ڕۆژەکانە چێتەوە بۆ دەوام 6 دەرسێڵێتەوە ئێشتا ینی بەشی ناکە لەبەرەوەی نەقسی میلاکمان هەیە بەڵام لە ناو شاری شا مامۆسامان هەیە بە 4 بە شەوانەوە لە مەکتەبێکا دانیشتووە تۆ ناتوانانی دوای 25 ساڵ ئەم مامۆسای هەڵگری بیتەوە دەرەوەی شار
ئللا نەبێ ڕێنماییەک بێ تعلیماتێک بێ لە وەزارەتەوە بێ لە عامەوە بێ ئەنج ئێمە بتوانین ئیشی لەسەرکەین بۆیە هەتا ئێستا کەمە لێرە لەگەڵ تۆیا دانیشتم من نەقسی میلاکەم هەیە لە دەرەوەی شار نەبوونی مامۆستام هەیە مامۆستام هەیە چەند پسپۆڕێکی جیاجیا ئەڵێتەوە کە اختصاصی ئەو نییە یعنی تۆزێ قورسە تۆ لە ئامادەیی پسپۆری جیاجیا بڵیتەوە لەوانەیە لە بنەڕەتیە بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە ڕێگە پێدراوە تۆ مامۆستایەک لە دەرەوەی شار چەند پسپۆڕێکی جیا بڵێتەوە بەڵام بۆ ئامادەیی نەخێر ڕێگە پێدراو نییە پسپۆریە چکە تۆ ئیترم خوێندکارە ئامادەکیید ئێستا من بۆ نمونە من پسپۆڕەکەم ماتماتیکەیە ئامار و کۆمپیوتەرە بیرکاریە من ناتوانم عەرەبی بڵێمەوە بەچی عەرەبی بڵێمەوە یعنی ناتوانم بۆی ئەمە کێشەی میلاکی بۆ ئێمە دروست کردووە هیوادارم بەهر خۆشمان لە بەرنامەمانە هەبووە دوو جاری کە راپۆرتمان ناردۆ بۆ جاری سێم راپۆرتێکی تر بنێرینەوانێ جەنابی وەزیر من خۆم لەگەڵی دانیشتم دەستکراوەی کردوین بۆ ڕێخستنەوەی میلاکەکە بەڵام کاتێک تۆ یەک میلاگە جوڵێن یەکسەر ئەو محکەمەی ئیداری و سکاڵا و لەبەر بە حەقیش حەق خۆیەتی راپۆرتی پزیشکی هەیە نەخۆشی دوور هەندێک زۆرێک لە مامۆستایەکانمان کە پێویستەکە بە شەوانەیان نەخۆشی شێرپەنجیان هەیە شەکرەیان هەیە هەیە تەمەنێکی تێپەڕان و ناتوانێت و هاتوچۆیە بکە سیارەی نییە ناتوانێت بە پاس هاتوچۆ بکە ینی کێشەی گرفتی هاتوچۆی بۆ دروست بووە لەبەرەوە تا ئێستا نەمانتوانیوە قەرارێکی یەکلاکەرەوە بدەین بڵێن ئەمە بڕیارە بۆ ڕێخستنەوەی ئەو میلاکە ئەمە چارەسەرەکەیەتی بەڵام هیوادارم بە زووی بکرێت مامۆستا باسی نەخۆشیەکانت کرد بە پێی چ میکانیزمێک هاوکاری ئەو مامۆستایان ناکرێت کە ئەم جۆرە نەخۆشیانی هەڵبەت بەڕێز باست کرد بەڵێ بە پێی ڕێنماییەک لە وەزارەتی پەروەردەوە ئەو مامۆسانێک کە نەخۆشی شێرپەنجیان هەیە بەڵێ نەخۆشی شێرپەنجیان هەیە هاوکاریە کرێن 4 بۆ 6 بە شەوانەیە کە ئەویش بەدەسەڵاتی جەنابی وەزیرە ینی ئێمە بۆمان نییە بەس جەنابی وەزیرە توانێ ینی کتابیان بۆ بکە و نووسراویان بۆ بکە کە 4 بۆ 6 بە شەوانیان کەم بێتەوە بەڵام هەموو ئەو نەخۆشیانەی تر کە ئەگرێتەوانێ کە نەخۆشن و مامۆستان لە ناوناوەندەکانی خوێندنە دوو ڕێگەیان هەیە یاخۆ ئەو مامۆسانی کە بە هیچ جۆرە ناتوانن بە پێوە بۆستن و ناتوانن سەیتەری ناو پۆل بکەن ئەتوانن داوای ناو نیشانگۆڕین بکەن بە پێی راپۆرتی پزیشکی ئێمە ئەیانکەینەوە بە فەرمانبەر و یایەنە ناو پەروەردە و دیوانەوە یا بەڕێوەبەراتی گشتیان لە ناو ناوەندەکانی خوێندناوکو فەرمانبەرکارەکەن یاخود بە راپۆرتێکی پزیشکی تەنها دوو بە شەوانە لە بەشەکانیان کەمەکرێتەوانێ بە پێی جۆری نەخۆشیەکانیان بەڵێ جا مامۆستا بەناز من با ئەوم لاد نەچێت باسی کێشەی میلاکاتت کرد کە گرفتێکی گەورەیە و بەرۆکی کەرتی پەرۆدەی گرتوتەوە ئەم گرفتە پێویستی بەوە نیە سیمینارێکی پەروەردەیی لەسەر ئاسیارێمی کوردستان بەڕێوە بچێت بە بەشداری سەرجەم پەروەردەکان و هەڵبەت وەزارەتی پەروەردە سەرپەرشتی بکات ئەزانی چی ئەو سەردەمە تێپەڕیوە ئێمە بە سیمینار کێشەکانمان یاخۆت لە ڕێی وەرکشۆ پانێڵێکی فراوان پێ بکە باوەڕ بکە پێویستی بە بڕیاردانی ئازایانە هەیە سیمینارەکان تا هەوڵتان زۆراوە و ئەزانی چی باواز هەر لە قسەش بێنین ئەبێ بڕیار بدرێ لاوانێ کۆمەڵە کەس لێمان نیگەران بێ لێمان عاجز بێ لەبەرەوەی ئەو ئەچێتە شوێنێک دوورە لە ماڵەکەیەوە بەڵام حقی مامۆسایەک و مامۆسایەکی ترش تۆ بێ عادلی کەیتەوە ئەو مامۆسایی دەرەوەی شاری نەکردووە ئەبێ بچێت دەرەوەی شار بکە کە لە کاتێکا مامۆسا هەیە 7 ساڵە لە دەرەوەی شار دەرسی خوێندووە ئێستاش دەرەوەی شاری ئێمەی سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژ ئاوا زۆر دوور نییە ئەوەی کە زۆر دوورە بازیانە باینجانە تاسلوجەیە من جاران بیرم دێ کە تازە بوومەتە مامۆستا بیرمە خەڵکە چوو بۆڕانی و قەڵاتزێ بۆ مامۆستایی لە سلێمانیەوە ئێخۆ ئێستا ئەوە نەماوە ئێستا هەر پەروەردەیەک سنوورەکەی خۆی دیاری کراوە یعنی زۆر دوور بێ سعاتێکە ڕاستە ئێستا قەیرانی داراییە بودجەنیە مەعاشکەمە ئەمانە بابەتێکی ترن بەڵام من قەت لەو باوەڕیانی بە سیمینار و وەرکشۆپ و ئەم شتانە ئەم کێشانە حەل بکرێ ئەبێ ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کۆبێتەوە بڕیار بدا لەسەر هەندێ بابەت بۆ ڕێخستنەوەی میلاک بۆ چارەسەرکردنی گرفتەکانی پەروەردە دواتر بە نووسراوێکی فەرمی بێتە خوارەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی و بۆ بەڕێوەبەراتی پەروەردەکان تەنفیز بکرێ ئەگینە ئەمە تا بانیچکە لە سیمینار و وەرکشۆپ پاتۆ 500 کەسە بێتە سیمینارێکە 200 کەسەبەی سەیڕەیەکی هەیە سەیڕەیەکی هەر ناگەینەتە نەتیجە بەڵام ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بە ئاسانی توانێت کۆبێتەوە قسە لەسەر و بابەتان باشە مامۆستا بەناس بەپێی ئەم بڕیارە تازەی یاسای خانەنشینی بەڵێ کە بۆتە 6 ساڵ بەڵێ ئەمە گرفت بۆ کەرتی پەروەردە دروست ناکات بەدڵنیاییەوە لە هەموو جومگەکان گرفت دروستەکە لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا 1582 شتێکی وایە ینی توای دابنی 1500 کەس خانەنشینە بێ
لە سنووری بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا چل بەڕێوەبەری خوێندنگام خانەنشینە بێ چل یاری دەدەرم خانەنشینە بێ نزیکەی 50 سەرپەرشتیارم خانەنشینە بێ ئەوانی تری شێر هەمووی مامۆستا و فەرمانبەرن گرفت دروست ئەبێ بەڵام ئەتوانین گرفتەکەش چارەسەرکەین تا حدێک لە ئامادەیەکان گرفتەکەمان لەوانەیە تۆزێ زەق بێتەوە بەڵام لە بنەڕەتیەکانە لەبەرەوەی زۆری میلاکمان هەیە بە تایبەتی لە 1 بۆ 6ەکانە بە ئاسانی توانین گرفتەکە چارەسەرکەین ئەوەی کە ناتوانێت گرفتەکە چارەسەر بکات قۆناغی ئامادەیەکانمانە لەبەری لە قۆناغی ئامادەیەکانمانە مەکتەبمان هەیە 8 مامۆستامان خانەنشینە بێ تایەتی 7 مامۆستا خانەنشینە بێ ئێتۆ 7 مامۆستای پسپۆڕیت ئەڕوا چۆن ینی جێگەکەی پڕەکەی توانێت بەڵێ مامۆستا بەناز من دوا پرسیارەدا ئاراستاکەم مەبەستمە بزانم چالاکی هوەری وەرزشیەکان لە ساڵی 2024 لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا چۆن بووە لە ساڵی 2025 چۆنە بێ بە شێوەیەکی گشتیەگەر بەڵێ ڕوو ئێمە دوو هۆبەمان هەیە هۆبەی چالاکی هوەری هۆبەی چالاکی وەرزشی هۆبەی چالاکی وەرزشی ئەم ساڵ بە تەمای فستیڤالێکی گەورەی وەرزشی ئیشەڵڵا ئامادەکاری وا خەریکی ئامادەکارین هەموو ساڵ ئەوان پلانی خۆیان هەیە بەپێی پلانەکانی خۆیان ئێستا ئەم ساڵ لە وەرزی یەکەمە مخەیەمێک کرا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لەوانێ بەڕێستان لەوێ بوون ئاگادار بوو بێتن مخەیەمێکرا لەسەر ئاستی هەردە پەروەردەکەی سنووری پارێزگای سلێمانی و چالاکی هوەریش بەردەوام ئەمانە ساڵانە ئێمە کۆمەڵک پێشەنگا و کۆمەڵک چالاکی هەیە بەپێی بەرنامە و پرۆگرامەکانی خۆیان کە لە وەزارەتەوە بۆیانی ئەوان جێبەجێ ئەکەن بەڵام دوو جونگەی زۆر گرنگی پەروەردەن دوو نەفەسی زۆر باشی گرنگن لە ناو پەروەردەیە کە بتوانن وا بکەن خوێنکار هەز بە ئارامی بکە وا بکە خوێنکار حەز بە خوێندن بکە بۆیە دوو جونگەی زۆر گرنگە دوو بواری زۆر گرنگە کە پێویستە پەروەردکاران وەزارەتی پەروەردە بودجەی تایبەتی بۆ تەشخیصکە و گرنگی زیاتری پێ بدە تاوەکو وا بکرێ خوێنکار حەزەکانی بۆ خوێندن زیاتر بێت لە ڕێگەی وەرزش و هونەرەوە بەڵێ بەڕێز مامۆستا بەناز فەرەز بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی و سەرکەوتوو بن سەرچاو سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە